ئازان و خۆشەویستان سڵاوتان لە بێم کاتتان باش لەم دیدارە تایبەتەدا گفتوگۆکەین لەسەر هەندێک پرسی هەنووکەی و هەندێک پرس لە کۆمەڵگەی ئێمەدا لە نێو کۆمەڵگەی کوردیدا. میوانی ئەم دیدارە تایبەتەمان زۆر بەڕێز کاک مەریوانی وەراقانە کە بەڕێزیان یەکێکن لە نووسەرە دیارەکانی ئێمە لە ڕووناکبیرە دیارەکانی کورد و هەم ئەکادمی و هەم توێژەر لە زۆر بواری کۆمەڵناسی سۆسیۆلۆجیا و پرسەکانی کۆمەڵگەی ئێمە و ئەو یەکێکە لەوانەی کە ساڵانێکی زۆرە دەنووسێ و جددی دەنووسێ لەسەر ئەو پرسانەی کە لە کۆمەڵگەی ئێمەدا هەن. کاک مەریوان سڵاو لێبێ. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەم دیدارە تایبەتە. سپاس بۆ ئێوەشکەم دەرفەتتان بۆ قوڵقان بەخێر بێتەوە بۆ کوردستان. با هەر لەوە دەست پێ بکەم گەڕانۆت بۆ کوردستان ناوبەناو دەگەڕێەوە بۆ کوردستان. هەستت بە جیاوازیە کردووە لە ئاستی هۆشیاری کۆمەڵگەی کوردی، یعنی ئاستی هۆشیاری کۆمەڵگەی کوردی چۆن دەبینی؟ بەڵام ئەو پرسیارە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە، ینی پێویستی بە قسەکردن لەگە خەڵکە هەیە، بەڵام ئەو لەو ڕوبەرە بچووکەدا کە من خەڵکە بینم و لەو ڕوبەرە بچووکەدا کە سێری دیاردەکانەکەم لە کاتی گەڕانەوەمدا کۆمەڵێک هەستی ناکۆک لە ناوما دروست دەبێ. لە سەرێکەوە کۆمەلگایەک دەبینیت لە هەموو ئاستەکانە دابەشە، ینی کۆمەلگایەکە سیاست دابەشی کردووە، فۆرمی حکمڕانی دابەشی کردووە، دین و دینداری دابەشی کردووە، مۆدێلەکانی دەوڵەمەندبوون لە دنیای دوای ڕاپەڕینا دابەشی کردووە، خوێندنی تایبەت و خوێندنی گشتی دابەشی کردووە و میدیای ئاراستەکرا و میدیای ڕەخنەیی دابەشی کردوانی بە دوای شتێک لە دەرکەوتەکانی پەیمانێکی کۆمەڵایەتی گرێبەستێکی کۆمەڵایەتیە بگەڕێیت نایدۆزیتەوە. ینی ئەمە یەکێکە لەو شتانەی کە من بە بەردەوامی سەرنجێ دەم، ینی ئێمە کۆمەلگایەکمان هەیە لە ناوەوە ڕاستیدا چەند کاتێ پەڕێت دابەشترە بێت. ینی بۆ نموناتەوە لێرەدا لە شارێکی وەکو سلێمانیدا فەزایەکی گشتیت هەیە کە فەزایەکی نادینی ئەلمانی یا هەر ناوێکی تری لێدێنەی تەواو ناکۆکە بەو فەزا دینیەی کە لە شارەکەدا دروست بووە. فەزایەکە تێیدا مەسەرەن هەندێک گوتاری دینی هەیە تا ئاستی تەکفیرە ڕوا، لە ناو فەزا ئەلمانیەکەشە هەندێک گوتار هەیە تا ئاستی سوکردنێکی تەواوەتی کەسەکانی دەرەوەی خوانە بین. ینی لە ئاستێکدا ئەم فۆرما ئەم ئینانەکە بینم بەڕاستی من یەکێک منوانی کە بێتاقەتە بمانی ئەمە وەکو فرەی ببینین کاک مەریوان یان وەکەوەی کە تۆ دەڵێی پێی بێتاقەت؟ نەخێ فرەی نییە، ئازانی فرەیی بۆ ئەوەی بتوانانی وەکو فرەیی بژی پێویستی بە چوارچێوەیەکەیە کۆی بکاتەوە فرەیە، ینی چوارچێوەیە کە دەربڕی گرێبەستێکی کۆمەڵایەتی بێ کە ئێمە هەمومان لەسەری تەبابین. ینی ئاسانترین دەرکەوتی ئەو گرێبەستە کۆمەڵایەتیە کە ئێمە هەمومان هاوڵاتی یەکسان بین، هەمان مافمانە بێ، هەمان بەرپرسیارەتیمانە بێ، بەقەت یەک نرخمان هەبێ لە وڵاتەکەدا. ئێمە وونە، ینی ئەمە نییە لە ناو گروپەکاندا وونە، لە ناو فەزای گشتی کۆمەلگاکەدا وونە و لە ناو فۆرمی حکمڕانی داونەوە تا هەتا دوایی لە ناو دینداریە وونە. بەڵام ئەو دیوەیەتی کە بەڕاستیدا دیوێکی من پێم وایە ترسناکە بەردەوامی بەم شێوەی ئەمڕۆی، بەڵام بە دیوی ئەو دیویشا کۆمەڵێک گۆڕانکاریە بینی، هەندێکی باشە و هەندێکی شوێنی پرسیارە. بزنەوەیەکی تازە لە کوردستانە دروست بووە، بەشێکی زۆریان زمانە بیانیەکان نزانن، ئینگلیزی زانن، هەندێک فەڕەنسی زانانی، هەندێک ئەڵمانی زانێ، کە ئەم دیاردەیە بە درێژایی مێژووی ئێمە بوونی نەبووە. یانیوانەی لە کوردستاندا ئینگلیزیان زانیوە تا کۆتاییەکانی ساڵانی 90 بە پەنجەی دەست ژمێردراون، ینی ژمارەیەکی کەم بوون. بەڵام ئێستاکە هەر ماڵێک ڕووی تێەکەیت کۆمەڵێک منداڵی تێدایە زمانی یەکەمی قسەکردنیان بۆ بە زمانی ئینگلیزی. تامان ئەمە دەرگایەکیان بۆ کاتەوە بە ڕووی جیهانێکە کە بۆ نمونە بە ڕووی جیهانی جیلی من و جیلی ڕەنگە تۆشانە کراوە نەبوو بێت بۆ گەیشتن بە جۆرێکی تر لە کولتور و لە زانیاری و لەمانە ئەمە. بەڵام هاوکات هەمان دیاردا لایەنێکی نێگەتیف و سلبی هەیە کە ئەویش بریتیە لە کەم نرخکردنێکی تەواوی زمانی کوردی وەکو زمانی خوێندنەوە، وەکو زمانی پەیوەندیکردن، نەوەیەک لە مناڵ بەڕێوەیە کە زمانی دایکیان بۆ خوێندنەوە نازانن
و لە هەموو ژیاندیانە کتێبێکی کوردیانە خوێندوتەوە ئەو کتێبانی کەی خوێندەوە و کتێبانەیە کە بۆ نمونە کچەکەی من لە هۆڵندا کە مناڵ بۆی خوێندەوە بە زمانی هۆڵندی بەڵام ئەمان لێرە بە ئینگلیزی خوێنەوە ئێمە جۆرێک لە نامۆبوون دروست دەکات کاک مەریوان هەز ناکەی کۆمەڵگەی ئێمە و خێزانی ئێمە لەژێر کاریگەریەوەی کە منداڵەکانیان پەروەرداکەن بۆ بازاڕی کار بۆیە ناچارن فێری ئینگلیزی و عەربی و زمانەکانی دیکەیان بکەن ئایا مەڕوانینێکی دروستە بۆ پەروەردەی مناڵ نەوەڵا پێم وایە هەڵەیە لەبەرەوەی بازاڕی کاری ئەوان بازاڕی کاری کوردستان بەشێک نییە لە بازارێکی معولەم یعنی بۆ بەجیهانی بوو یعنی تۆ لێرەوە ئێستا بۆ نمونە تۆ لە ئەڵمانیا زمانێکی زیاتر بزانیت توانای ئەوەت هەیە بچی بۆ ئەو شوێنەی کە ئەو زمانەی تێدا بەکارێنێت و ئیشی تیا بکەی بەڵام مناڵێک لێرە ئینگلیزی فێربێت توانای ئەوەی نییە بچێتە دەرەوە بچێتە دەرەوە بێ بە بەشێک لەو بازارە جیهانی کە لە دنیادا دروست بووە لەبەرەوەی یەکەم لە کوردستان لە عێراقا پاسپۆرتی عێراقی ناچێتە دەرەوە خەڵکی ئەم ناوچەیە ناتوانن بە ئاسانی سەفەر بکەن و ئابووری کوردستان ئەو بەشەی کە پێویستی بە زمانێکی دەرەکی هەبێت ئابووریەکی هەجگار بەرتەرس و بچووکە و تۆ لە کوردستاندا نەتوانیت نامەیەک بە زمانی کوردی بنووسیت ینی کێشەی گەورەت هەیە واز لایەنە کولتوری و ڕەمزی و نەتەوەی و نیشتیمانیەکەی بێنە بەڵام حتا بۆ بازاری ئیش ینی تۆ بتەوێ ئەمڕۆ لە فەرمانگەیەکە ئیش بکەی بە زمانی ئینگلیزی ناتوانانی تەنها بە زمانی ئینگلیزی قسە بکەیت کە پێویست بە کوردی هەیە وەکو زمانێکە بتوانی پێی بنووسی بتوانی پەیوەندی پێ بکەی کە پێم وایە لای بەشێک لە مناڵانەی کە ئەمڕۆ لە کوردستان کاک مەریوان ئەی ئەم دیاردەیە چیە لە کۆمەڵگەی ئێمەدا هەیە ئێستا بۆی کە دەرچوویەکی زانکۆ لە مارکێتێک لە بغەسلێکی ئۆتۆمبیل لە دوکانێک لە بازاردا کار بکە مەرجەکانەوەی بە ئینگلیزی بزانێ بێ عەرەبی بزانێ ئایا مش شوێن کەوتنێکی سەرمایەداریە یان مۆدێلە هاتوۆتە نێو شوێنکەوتنی سەرمایەداری نییە ئەمە پەیوەندی بە لۆجیکی ئابووری وڵاتی ئێمەوە هەیە لۆجیکی ینی لە وڵاتی ئێمەدا فرسەت و هەلی کار کەمە و ئەوەی کە بەرهەم دەهێنرێت بۆ بازار زۆر گەورەترە لە توانای بازار بۆ حیسابکردنی لەبەرەوە تۆ گە بتەوێت لە کارخانەیەکە ئیش بکەیت کابراکە ئەتوانێت نییە دەمەرجت بۆ دابنێ تۆ لە تۆ دانیە لە یەکێکی تردا هەیە زانی نیە ینی ئەوەی کە عەرزەکرێت قانونی عرض و طلب ئەوەی کە عەرزەکرێت زۆر زیاتر لەوەی کە تەڵەبی لەسرە و بازاری کوردستان بازارێکی بچووکە تا ڕادەیەکی زۆر قۆڕخکراوە ئازاد نییە و تا ڕادەیەکیش بازارێکی کەم تا زۆر دواکەوتووە شتی بەرهەمی کەمتیایە زۆربەی زۆری خەدەماتە ینی بازاری لە ئێمە بازاری خزمەت گوزاریە مەزانەوەی کە تۆ باس کرد شۆرینی سیارەیە گەیشتێک و خزمەت گوزاریە لە کوردستانیشا بە حکمی ئەوەی کەمێک شتێک لە دروست بۆ ناوی پیشەسازی توریسمە ینی سەیرانگەروەمانە کە برا بەلای ئەو گرنگە و کەسی کە دێت ئەوێ شتێ لە عەرەبی بزانێ شتێ لە ئینگلیزی بزانێ بەڵام ئەو ئینگلیزی فێربووناوە ئەوەی کە تۆ چاوەڕوانی ئەوەکەی کە مناڵەکەت ئینگلیزی فێربوو ئیکاری دەستکەوێ پێم وایە چاوەڕوانێکی هەڵەیە باشە کاک مەریوان ئێستا لە نێو کۆمەڵگەی کوردی وە لە لای گەنجەکانمان پرسی نیشتیمان پرسێکی ینی هەمیشە قسە لێکراوە ئەوەی کە بەشێک لە گەنجەکانمان پێمان وایە کە ئەم نیشتیمانی هەموو کەس نییە جارێ با بزانین پێناسی نیشتیمان چییە تۆ لە کتێبی بەختەوەری بێدەنگیە زۆر ینی لەسەر ئەم چەمکە دەوەستی وە لە وەڵامی چەند پرسیارێکە وەڵامی ئەوە دەدەیتەوە یعنی ئایا ئێمە هەر کەسێک کە لە شوێنێکدا لەدایک بوو ئەوە نیشتیمانیەوە ڕەنگە و شوێنی لێی تایدا لەدایکە بیت لە باتیەوەی نیشتیمان بێت لەعنەتێکی گەورە بێت لە سەرجەمی ئەو کاتە کورتەی کە مرۆڤێک لەسەر زەوی پێشەوەی بمرێت ئەیباتە سەر ئەنی هەندێک نیشتیمان هەیە داواکاری ژمارەیەکی ئەوەیە ئامادەبی بمریت بکوژیت مەزەبێن لە غەزە و شوێنێکی وەکو غەزە ینی داواکاری یەکەم لە مرۆڤی فەڵەستینی لەلایەن هێزێکی وەکو حەماسەوەی ئامادە بێ شەهید بێت ئامادە بێ بمرێت کەسێک ئامادەی مردنی تێدا نەبێت ئەو شوێنە بۆی دەبێ بە شوێنێکی نەفرەت لێکراوە بێ بە شوێنێکی مەرعونوە بۆی بکرێت ڕاکات لێوێت چش دەدرەوە ینی نیشتیمان لە ڕاستیا لە سەدەی هەژدەهەم بەدواوە ینی لە لای کاونت وەمانە شوێنێکە ڕاستەوخۆ پەیوەندی بە سێشتەوە هەیە یەکەمیان پەیوەندی بە بوونی مافەوە هەیە ینی مافە بنەڕەتیەکانی سەرەتاییەکانی مرۆڤ
دوو هەمیان پەیوەندی بە پرسیارەتەوە هەیە ینی تۆ ئەبێت لە شوێنێکدا کە ئەژیت کاری تۆ تەنها ئەوە نییە نار بخۆیت و ئاو بخۆیت و جل لە بەرکەیت و گەورە بیت و بمریت بەڵکو ئەوەیە شتێک لە بەرپرسیارەتیت پێ ببەخشرێت بەرامبەر بەو ژینگەی کە لە ناویداژی و خاڵی سێهەمیان بریتە لە پاراستنی لانی هەرەکەمی کەرامەتی ئینسانی لە هەر شوێنێکە ئەم سێشتانە بنەمای سەرەکی دروستبوونی بیرۆکەی نیشتیمان نەبن خەڵکەکە گیرە خۆن بەدەستیەوە ینی تۆ لە نیشتیمانێکدا بژی بەردەوام داوای قوربانی بوونت و داوای دان بەخۆ داگرتن و داوای سەبر و ئەمانت لێ بکە بە بێ پێشکەشکردنی هیچ جۆرە مافێک و خزمەت گوزاریەک نابێ بە نیشتیمانیانی ئێمە ئەو ڕوانینە بۆ نیشتیمان کە گوایە شوێنی لەدایک بوونتەوە و شوێنی باو باپیرانتەوە ئەمانە ئەمە لەم سەردەمەدا ئیش ناکات ینی سەردەمێکە بە تایبەتی کام کۆمەلگانە کراون بەڕووی کۆمەلگاکانی تری جیهانە مناڵێک لە سلێمانی لە ڕێگای لاپتۆپەکەیەوە یاخود تەلەفۆنەکەیەوە توانێ ببینێ مناڵێک لە هۆڵندە چۆنەژی مناڵێک لە فەرەنسا لە ئەڵمانیا چۆنەژی تۆ لە نیشتیمانێکا بژیت ڕێزی ئەو منداڵبوونی مناڵیەکە نەگرێ تا ئێستاکە چەند جانجار وتومە چم مناڵێک لە کوردستاندا دەتوانێت خەونی ئەوە ببینێ وەکو خەونی ئەوە ببینێ بۆ نمونە ببێ بە بەڕێوەبەری قوتابخانەیەک لە قوتابخانە سەرەتاییەکان ئەگەر لە پاڵ هێزێک لە هێزە سیاسیەکانی کوردستانە نەبێت یعنی توانای خەونبینینیش کە یەکێکە لەو مافانەی کە مرۆڤ هەیەی لە وڵاتی ئێمەدا بۆ ئەو نەوە تازانی کە لەدایکە بوون بەڕادەیەک سنووردار کراوە و بەڕادەیەک فۆرمی بەخشینی ماف و فۆرمی بەخشینی بەرپرسیارەتی قۆرخ کراوە وا دەکات خەڵک هەست نکات خەڵکی وڵاتەیە خەڵکێت بۆ ڕەنگە زۆر گرنگ بێ باسی بکەمەویژەوەیە لە وڵاتی ئێمەدا پەیوەندی نێوان هەژاری و دەوڵەمەندی شێواوە ئەوەی کە خەڵک بێزارەکات بێتاقەتیەکات وا هەستەکات دیشتیمانی نییە هەژاری نییە چونکە بە زۆرمانە ژیانی کۆمەلگای ئێمە لە ئێستادا لە ژیانی کۆمەلگا و کاتێک کە من مناڵ بووم لە ساڵانی 1970دا دەوڵەمەندترا ینی کۆمەلگاکە بە شێوەیەکی گشتی دەوڵەمەندترا پێویستەکانی ژیانی بەشێکی بەڵام کۆمەلگایەک بۆ ئەوەی لانی هەرەکەمی ڕازیبوونی تێدا بێ پێویستە عیلاقەیەکی معقول و عەقلانی لە بینی پرۆسەی بە هەژارکەوتن و بە دەوڵەمەندبووندا دروست ببێ ینی کەسێک لە ینی دەوڵەمەندی بەمانایەک لە ماناکان ئەبێ مێژووی هەبێت و ئەو مێژووە بە ناو ئیشکردنا ڕۆیشت بێ بە نمونەیەک بەبێمە خزمێکی من لە سلێمانیدا خەڵکی پێنجێن بوو کاتە سلێمانی عەرەبانەی یاگوشتی لە سەرفرۆشت دوایی کردی بە دوکانێک دوایی کردی بە دوو دوکان دوایی کردی بە سێ دوکان دوایی شتێک لە زیرەکی تێدا بوو چۆ بەغا بە نوێ نەرایەتی هەندێک لە بازرگانەکانی سلێمانیشتی لە بەخاوە هێنا بۆ ئێرە دوایی چووە دەرەوەی عێراق شتێنات ینی لە ماوەی 30 ساڵێکا بوو بە پیاوێکی خاوەن سەرمایی دەوڵەمەند بەڵام ئێمە ئێستاکە میکانیزم بڵی هەڵتۆخی و نەبێت پێ دەڵێن ئینسانی هەڵتۆخی لە شەو ڕۆژێکا ئەبی بە ملیۆنێر لە شەو ڕۆژێکا نییە پاسپۆرتی یەک دوو وڵاتە کڕی ئەتوانیت کەی ویستت سەفەر بکەی بۆ ئەوروپا بۆ هەر شوێنێکی وڵاتەکە بتەوێ ینی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە نخبەیەکی ملیۆنێر و ملیارد لێرمان دروست کردووە گردەکڕی شاخە کڕی بەڵێ سەرجەمی ئەو شتانە ئەمە لە پەیوەندیدا بەو بەشەی کە ژیانی کۆمەڵایەتی ئێمە کە گۆڕا و دۆخی ژیان لە ئێستادا باشترە لە ساڵانی 60 و 50کان و تەنانەت هەفتاکان و هەشتاکان ئەمە این ناکات ئەمە خەڵک ڕازی ناکات ئەوەی خەڵک ڕازیەکات ئەو بەرزبوونەوە ڕێژەیە ئاستی ژیان نییە بەڵکو ئەو پەیوەندیە تازەیە کە لە وڵاتەکەدا لە نێوان هەژارکەوتن و دەوڵەمەندبوونا دروست بووە. باشە کاک مەریوانیانی بڕای تۆ وایە ئەو نەعەدالەتی کە هەیە ئەو نادادپەروەریەی هەیە کە لە دەستکەوتنی سەرچاوەکانی ئەم نیشتیمانە کە بۆ هەمووان بێ یعنی ئەمەیە وای کردووە خەڵک نیگەرانە لە نیشتیمانەکەی خۆی بەڵێ ئەزانی ینی لەسەرێکەوە نیشتیمان دەبێت لانی هەرەکەمی کەرامەتت بپارێزێ ینی وە کەرامەت پاراستنیش پەیوەندی بەوە هەیە تۆ بێت مافتەوێ ینی مافە بنەڕەتیەکانت هەبێ توانای خەونبینیت هەبێ و توانایی و ئەگەر و فرسەتی پیادەکردنی ئەو خەونانت لە بەردەما بێ ینی لە دایک نەبیت و ئەو خەونەی کە دەیبینیت پێشوەخت پێگەیشتن بە خەونەکە و پیادەکردنی داخراوێ بڕوودا ینی ئێستا من کچەکەی من لە هۆڵندا کە لە دایکە بێت
ئەتوانێت خەونی ئەوە ببینێت ببێ بە سەرۆک وەزیرانی هۆڵندا ئەتوانێت ئەو خەونە ببینێ مەرج نییە خەونەکە بهێنێتە دی بەڵام ئەتوانێت بیبینێت و ئەتوانێت خەریکی بەدیهێنانەکەی بێت بەڵام تۆ پێم بڵێ لە کوردستاندا کام مناڵ ئەتوانێت خەونی ئەوە ببینێ بۆ نمونە ببێ بە سەرۆکی زانکۆی سلێمانی بە پێی تواناکانی خۆی یا ببێ بە مدیری تەلەڤیزیۆنێ لە تەلەڤیزیۆنەکان یا ببێ بە سەرمایهدارێک بتوانێت سربەخۆ کار بکات لە دەرەوەی سەرجەمی ئەو فشارانەی کە لە وڵاتەدا کەسێکەکەن بە سەرمایهدار یا ئەو پەیوەندیانەی کە کەسێکەکەن بە سەرمایهدار نایکەن ئەنی کە تۆ ئەمانەت نەبوو کە ئەم توانایی ینی لانی هەرەکەمی ماف و لانی هەرەکەمی بەرپرسیارەتی کە دابین نەکرابوو شتێک نامێنێتەوە بە تەسەوری من ناوی نیشتیمان بێ ئەبێ بە جوگرافیایەک کە لێ ڕابکەیت ئەوەی کە دەڵێ بۆ بە دەخیلەی توێژێکی دیاریکراوە لە کتێبەکان ڕاستازانی لای ئێمە کوردستان بووە بە دەغیلەیەکی گەورە بۆ نخبەیەکی دیاریکراوی وڵاتەکە و بەدیوی ئەو دیویدا بووە بە بەراورد بەو دەغیلە گەورەیە بۆ بە شوێنێک کە بەردەوام هەژاری فۆرمی تازەی هەژاری بەرهەمەیەنێت کاک مەریوان ینی ئێمە بێبەشبوونمان لەوەی کە ئاماژەت پێکرد لە نیشتیمانەکەمان بۆ بدەینە پاڵ نیشتیمان جوگرافیایەکە بەڵام ڕەنگە هێزگەلی سیاسی هەبن ئەو دۆخیان لە نیشتیمانەکە خۆڵخان دەبێت یعنی ئێمە بۆ ڕخمان لە شاخ و سروشت و نیشتیمانی خۆمان بێ بینی هێزگەلێک کام چارە نووسیان بۆ دروست کردوین کێشی ئێمە ڕەنگە لەگەڵ ئەوان بێ ئەوەندەی لەگەڵ نیشتیمانەکە هەبێ ئاخر نیشتیمان تەنها جوگرافیا نییە نیشتیمان کۆمەڵێ پەیوەندی کۆمەڵایەتی سیاسی دینی کولتوری فەرهەنگیە ینی سەرجەمی ئەو کار لێکردن و کار لێکراوە کۆمەڵایەتیانەیە کە لە ناو جوگرافیایەکی دیاریکراودا دروست دەبێت ینی مەسەن نیشتیمان بەبێ مۆدلێکی باشی دەوڵەت نیشتیمان نییە بەبێ مۆدلێکی باشی حکومڕانی نیشتیمان نییە بەبێ دابینکردنی لانی هەرەکەمی دادپەروەری بۆ هەموو ئەو کەسانەی کە لەنا ئەو جوگرافیا دیاریکراوەدا دەژین نابێ بە نیشتیمان ینی نیشتیمان چەمکێکی سیاسیە ینی چەمکێکی جوگرافی نییە ینی ڕەنگە لە قۆناغی ێکی مێژوویدا چەمکێکی جوگرافی بوو بێ بەڵام لە دنیای مۆدێرناوە لە سەردەمی ئەمڕۆماندا تەنها جوگرافیانیە تەنها شوێن نیە تەنها شاخ و داخ و دەشت و دۆڵ و ئەو شتانە نییە بەڵکو دنیایەک پەیوەندی کۆمەڵایەتی دینی سیاسی ئینسانی ڕەمزیە کە بەسەریەکەوە شوێنێکی دیاریکراو وا لە کەسانێکەکەن لە شوێنێکی دیاریکراودا بژین ئەو شوێنە بە نیشتیمانی خۆیان بزانن ئەگە زۆر بەسیدی بکەیتەوە نیشتیمانە و شوێنەیە کە ڕێزت دەگرێت بەختەوەریت پێ دەبەخشێ مەجال دەدا خەون ببینی و دەرگاکانی پێشکەوتنی کۆمەڵایەتی لە بەردەمدا داناخە ینی تۆ بۆ ئەوەی مەسەرەن تۆ بۆ ئەوەی ببی بە هەر شتێک لە وڵاتەدا ببی بە هەر شتێک لە ناو سیستمی بیرۆکراسیە وڵاتەدا دەبێ ئەو دەرگایانە کراوە بن لە بەردەم تا بۆی بتوانانی بچیتە ناویەوە لە ناو سیستمی ئابووریدا دەبێت کراوە بن بۆی بتوانانی بچیتە ناویەوە لە ناو بۆ نمونە ینی ئەگەر باسی بە سیستمی خوێندنکەین بەس چەند سیستمی خوێندن جاران لە وڵاتێکی وەکو عێراقدا شوێنێک بوو بۆ دەستکاریکردنی پێگەی کۆمەڵایەتی یعنی من لە خێزانێکی زۆر هەژاردا گەورە بووم ینی هەژاریەکەی ناخۆشی کرد بوو ینی ئەزانینە بەڵام بە حکمی ئەوەی ئێمە شتێکی زۆر لە خێزان ینی ڕەنگە ئێمە شتێک هەژارتر بوو بووین پەیوەندی بە قانوع و سیاست و ئەم بابەت شتانەوەیە بەڵام ئێمە بە حکمی ئەوەی خوێندن لە عێراقدا خۆڕایی بوو وای هەمومان خوێندنی سەرەتایی و مامناوەندی و ئینجا زانکۆشمان تەواو کرد بەبێ ئەوەی باوکم ناچار بێ 5 فلس ببەخشێت ینی خوێندنێکی خۆڕایی بوو و دوایی تر کە ئابووین خاوەنی شەهادا ئیشت دەدۆزیەوە ئیشت وەردەگرت و بەبەونەی بڕوانامەکەدەوە پێگەی کۆمەڵایەتی خۆ دەگۆڕی ینی ئێمە لە 60ەکانەکە هەژار بووین لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانە وردەوردەی ترکە هەندێکمان دەرەچوین و خۆدرمان تەواو کرد وردەوردە پێگە کۆمەڵایەتیەکەی خۆمان گۆڕی ئێمە ئێستا سەر بە چینی ناوەندین
لە وڵاتەکەدا ینی خوشک و براکانم ئەمیان لە ناو چینی ناوەندان و توانایی مەصرفکردن و ئەمانیان پەیوەندی بۆ یەکە خوێندەوار بوون و ئەو خوێندەواریە بۆتە هۆی جێگۆڕکەی کۆمەڵایەتی بەڵام ئەمڕۆ لە کوردستانە خوێندەواری جێگۆڕکەی کۆمەڵایەتی دروست ناکە لەبەرەوەی لە ئەساسە سیستمی خوێندن لە ناوەڕاستدا بە شێوەیەکی شاقوڵی دابەشکراوە بۆ خوێندنێکی تایبەت کە مناڵان تێیدا فێری زمانە بیانیەکانە بنوە شتێکە خوێنن کە جیاوازە لە خوێندنگا گشتیەکاندا و بە دەگمەن نەبێت شەهادا یا بڕوانامە نابێتە هۆی دروستبوونی جێگۆڕکەی کۆمەڵایەتی ینی تۆ لێرەوە کە ینی هەموو کۆمەلگایەک پێویستی بە دروستکردنی سەرەتایەکی یەکسان هەیە کە هەمومان تێیدا لەو سەرەتا یەکسانەدا یەکسان بین وە دواییتر هەر کەسێک بە خێراییەکی دیاریکرا و ئەو سەرەتایە بەجێڵێ تۆ زیرەکتری لەیەکێکی تر زیاترە چیتە پێش تۆ باوکت شتێک پارەی زیاتر هەیە ئەتوانێت کتێبێکی باشترت بۆ بکڕێ ئەتوانین بۆ ماوەیەک چیتە پێش بەڵام تۆ لە ئەساسا کە سەرەتا یەکسانەکەت نەهێشت و هەنگاوی یەکەم هەنگاوێکی نایەکسان بووەکەەوە ئەمڕۆ لە سیستمی خوێندندا هەیە ئەو دەمی هیچ مانایەک بۆ خوێندەواری و بۆ بڕوانامێنێتەوە ئەو خاڵشتەواکومانی کە لێرەوە خوێندن لەوە کەوت بێ بە ئامرازێک بۆ جێگۆڕکەی کۆمەڵایەتی و تۆ بە بەرچاوی خۆتەوە فۆرمێکی دیاریکراوی و ناعقلانی دەوڵەمەندبوو دەبینی و فۆرمی تری هەژارکەوتن دەبینی لە کۆمەلگاکەدا تەبەتۆ نە کۆمەلگاکە بە کۆمەلگای خۆتەزانی نە ئەو شاری کە تێیدا دەژی بە شاری خۆتێزانی وەنەوەی کە لە شار گەورەترەوەی من ناوێنێ نیشتیمان بە نیشتمانی خۆتێزانی باشە کاک میران جۆرێک لە شمولێت بە قسەکان تۆ دیارە ینی مە نمونەی هەزاران کەسی شەبینین لە کوڕی خێزانێکی هەژار بوون بەڵام هەم لە دەسەڵاتیان وەرگر لە وڵاتەدا هەم لە پلۆپۆست بەشیان نەبوو لە وڵاتەدا ینی بە حکمی بڕوانامە و توانا و کەفای خۆشیان توانیان بگەنە جێگایە کە ڕەنگە لە منداڵیدا خەونیان تەنانەت خەونیشان پێوە نەبینی ئەوە ڕاستە ئەوە بە ڕەنگە بۆ جیلی من ڕاست بێزانی ئەو قسانە ینی بۆ جیلی من ئەوە نیە یا جیلی دوای من جیلی تۆش ینی ڕەنگە شتێک لە ڕاستی تێدا بێ بەڵام بۆ ئەوانەی ئەو مناڵانەی کە ئەمڕۆ خوێندن تەواوەکەن و دەرچووی زانکۆ حکومیەکانن ئەو بۆ چونە ڕاست نییە زانی نییە ینی یەکێک لەو گۆڕانانەی کە لە دنیای دوای ڕاپەڕی نادروست دەبێت ئەم فۆرمەیە ینی خۆی فۆرمی قۆڕخکردنی پێشکەوتنی کۆمەڵایەتیە فۆرمی قۆڕخکردنی جێگۆڕکەی کۆمەڵایەتیە تاوان لێرە و لەوێت تاکە کەس هەیە دەرەچێت لەو جەبرانە لەو جەبرە کۆمەڵایەتیانە لەو یاسا گشتیانی تۆ باسیەکەی بەڵام بە شێوەیەکی گشتی دەرچوون لیان زەحمەتە و بە شێوەیەکی گشتی فۆرمی قۆڕخکاری لە زیاد لە کایەک لە کایەکانی وڵاتی ئێمەداهەیە و ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کەواکە تۆ هەست نەکەیت نیشتیمان لە نیشتمانێک ئاژیت کە لانی هەرەکەمی ئەو مافانی کە پێویستە بتکا بە هاوڵاتی بتکا بە مرۆڤێک خاون باش کاگمەران باسی ناوەندەکانی خوێندنت کرد پێ دوایە ناوەندەکانی خوێندنی ئێمە ڕوانینی تۆ چیە لە سەرانە تا دەگا بە زانکۆ مرۆڤێکی بیرکەرەوە دروستکەن مرۆڤێک کە ینی زانکۆ بووە بە ناوەندێک بۆی کە معریفەی ئینسان زیادکە ئەزانی نیە طبعا لەم خاڵادا نابێ بە مطلقی قسە بکەین نەزانی نیە بەڕاهایی بەشێکی فێربوونی زانکۆ بەشێکی پەیوەندی بە جوود و تێکۆشان و خۆماندووکردنی تاکە کەسەکانەوەیە بەڵام بە شێوەیەکی گشتی زانکۆکانی ئێمە لە ئاستێکی معریفی زۆر لاوازدان و کەسێک دروست ناکەن کە توانایی بیرکردنەوەی ڕخنەی هەبێ و ئەو فۆرمە لە معریفیان دەست ناکەوێت کە ئەمڕۆ بەشێکە لە ئابووری معریفە لە دنیادا و بەشێکی زۆری زانکۆکان ئەوانەی کە دەچنە ئەو زانکۆیانەوە جگە لە زمانی کوردی هیچ زمانێکی دیکە فێرنابی و ئەمڕۆژ فکری بەشەری و معریفەی بەشەری بەشیکی هێجگار کەمی ئەگەر کەیشت بێتە کوردستان و بە زمانی کوردی بڵاوکرابێتەوە بەشە هەرە زۆرەکەی نییە لەبەرەوە ئێمە زانکۆکانمان لە دۆخی قەیراندان و پێویستیان بە دەستکاری گەورە هەیە و ئەو توانایی کە چاوەڕوان ئەەکەیت لە دەرچوویەکی زانکۆ کە هەی بێت زۆر جار لێرە نایدۆزیتەوە تۆ لە کوالیتی ئیدارە و بەڕێوەبردننی زانکۆکان نیگەرانی یان لە ئاستی ئەو توێژەرانەی ئەو مامۆسایانەی کە لەوێ دەرز دەڵێنەوە خۆیان بڕانامی بینی زۆر دکتۆرامان هەیە پرۆفیسۆرمان هەیە ژمارەیەکی زۆر و مامۆسایانی زانکۆ یعنی تۆ لە کوالیتی ئەوان نیگەرانی
یان دڵنیانی بەشێکی ئەوەیە ئازادی ینی ئێمە لە وڵاتی ئێمەدا بەشێکی گەورەی ئەو شتانی کە نابێ بە بازرگانی بکرێن بە بازرگانی کراون. یەکێک لەوانە سیستمی خوێندن و سیستمی دابشکردنی شادەیە. ینی معقول نییە ئەو ینی ڕاست دەوێت من تێزی دکتۆرام خوێندۆتەوە لێرە بە زمانی کوردی. من لە زانکۆی ئەمستردام نزیکی 20 ساڵە لەو زانکۆی ئیش دەکەم لە ئێمە وەکو شادەی بە کەلۆریۆس قوڵ ناکرێ. ینی ئاستێکی تیۆری لاواز ئاستێکی تەحلیلی لاواز پڕ لە هەڵەی منهەجی و ئاسوڕێتەوە بە دەوری کێشەی وەهمی دروستکراودا و ئەمانە هەمووی بەشێکی پەیوەندی بە ئاستی مامۆستاکانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە ئاستی ینی من نمونەیەک دەبێ من لە ژوورەکەی خۆم لە زانکۆی ئەمستردام ئەتوانم هەموو ئەو بڵاو کراوە زانستیانەی بە زمانی فەڕەنسی بە زمانی ئینگلیزی بە زمانی ئەڵمانی بە زمانە ئەو بەو زمانە ئەوروپیانی کە لە ئەوروپایە بە کلیکێکە چمە ناویانەوە تازەترین وتار لەسەر ئەو بابەتە کە پێویست بە بەیخوێنمەوە ئەی خوێنمەوە و بە حکمی ئەوەی زمانەکە ژەزانم ئەتوانم بیخوێنمەوە. بەس تۆ لێرە بە لە زانکۆیەکی حکومیدا قوتابیەک تەیە جگە لە کوردی هیچ زمانێکی دیکە نازانێ ئەو هینەی لە بەردەستانیە ئەو مەکتەبە ئەلکترۆنیە دیجیتالیە گەورەیە جیانی لە بەردەستانیە مامۆستایەکی هەیە وەکو خۆیەتی شتێک لە خۆی باشترە ئەمە بەشێکێتی بەشەکەی تریشی ئەو پرۆسەی قۆڕخکردنەیە ینی ئەو پەیوەندیە ناتەندروستەیە کە لە نێوان زانکۆکان و پێگە سیاسیەکان و دۆخی سیاسی ئەم شتانەدا لە جێگێکدا دەڵی ئەوەی کە لە زانکۆکانی من لە ساڵێکدا دەخوێنرێت لە وڵاتە پێشکەوتوەکان لە زانکۆ پێشکەوتەکانی جیهان لە دوو محازەرەدا دەوترێتەوە. هەندێک جار وایە ئێستا من کۆرسم هەیە بووینی تەلەبەی ماجستێر بە تایبەتی هیچ دەرسێک نییە ئەمانە نەیە نەژوور و نزیکی 150 لاپەڕیان نەخوێن بێتەوە لەسەر ئەو تێمایی کە ئێمە باسیەکەین بە ئینگلیزی بە حکمی لە هۆڵنین بەشی زۆری بە ئینگلیزیە و هەندێکی بە هۆڵندیا و فۆرمی خوێندنەوە کەژەوەیەتەوە داوا لە خوێندکارەکە کە دێتە ژوورەوە دەبێت هەموو ئەو شتانی خوێن بێتەوە و دەبێت پرسیاری لەسەر تێکستەکان هەبێ و بێت توانای تەحلیلکردنی تێکستەکانی هەبێت. من بۆ خۆم لێرە خوێندومە ینی من لێرە من ماجستێرم لە زانکۆی موسڵسیە وەرگرت. ینی من ئەوەی کە من خوێندم بە هیچ جۆرێک من لە هەشتاکانی ژابووم کە ئەو دەم بە حیساب دۆخی خوێندن لە عێراق باشتر بوو لە ئێستا ئەو کات نییە بەراورد ناکرێت بە یەکتری واز لە عینەکانی تری بێنە لەو ئاستە دەش بە یەکتری بەراورد ناکرێت نەخێر لێرە عقلەتی مەلزەمە نووسین و عقلەتی ئەوەی مامۆستاکە چیوت بینوسیتەوە لە ئیمتیحانە پرسیارێک بۆ بێتەوە بەرامبەری ئەو عقلێتە زاڵە مەزان لە لای ئێمە ئیمتیحانی ماستێر نییە هەمووی پەیپەر نووسینە ینی هەمووی تۆ بێ مین بنووری توانایی بەرهەمهێنانی تێکستی ئەکادیمی دەبێ و ئەمە نەبێ ناتوانانی ماستەر بخوێنی و دەربچی لێی بەڵام لێرە ئەمە پێوەرەکان نییە ینی پێوەری تر هەیە پێوەرەکان پەیوەندیان بەوە هەیە تۆ چەنە توانای دەرخکردن تێدایەوە چەنە توانای دووبارەکردنەوەی قسەدیساندینەوە سەر ئەو پرسیارەی کە مرۆڤێکی بیرکەرەوە نییە مرۆڤێکی دەرخکەر دروستەکە. بەشێکی خوێندنی ئێمە ڕاستە ینی سیستمی ئێمە سیستمی خوێندنی ئێمە مرۆڤی پرسیارکرد دروست ناکە مرۆڤێک دروستەکە سەری پڕەکرێ لە یەقین یەقینی دینی یەقینی سیاسی یەقینی ئەخلاقی یەقینی حتا زانستی ینی ئەمە و فۆرمی دەرخکردن و فۆرمی امتحاناتی ئێرە ینی زۆر سێرە ینی من لێرە تەلەبا بینیت قوتابیە بینیت خوێندنی تەواو کردو معادلی 100% ینی بەلا هەموو ئەوروپادا شتێکی وانە لە هەموو ئەوروپادا قوتابیەک نادۆزیتەوە کە ئیمتیحانی بە کەلۆری با 100% وەرگرت بێ شتیوانە ینی نییە بەڵام ئەم سیستمەی کە لێرە دروست کراوە ئەتیما دەکاتە سەرەوەی چەند شتەکانە دەرخ کردووە و هینیتانە ینی ئەو توانایی بیرکردنەوەی تاکە کەسی و شخصی و ڕخنەی و هەوڵدان بۆ دروستکردنی زمانی تایبەت بە خۆت و بۆ تێگەیشتێکی منهەجیانە لەو بوارە زانستی کە خوێنیت ئەمانە زۆر لاوازن زۆر باشە. کاک مەریان دەگەڕێمە سەر پرسیارێکم کە پرسیاری ئاسیۆشیاری کۆمەڵگەی کوردیم لێ کردی ئێستا دەبینین ژمارێکی زۆر کتێب چاپ دەبن لە بازارەکاندا هەن کتێبی تر بە هەر ناوێکەوە بێ بەڵام ڕوانینی تۆ چییە لەسەر
چابوونی ئەم ژمارە زۆرە لە کتێب چونکە ئەگەرەمانە بەڕاستی کتێب بن دەتوانن ژیانی ئێمە بگۆڕن هایدیای ئێمە بگۆڕن ڕوانینی ئێمە بگۆڕن ینی پێ دوایە هەموو ئەو کتێبانەی کە چاپ دەبن بڵاو دەبنەوە ینی دەکرێ ناویان بنین کتێب والله دەزانم ئەم پرسیارانە بەم شێوەیە و لەم فۆرمەدا زەحمەتە وەڵامدانەوەی ینی مەسەڵەن وەڵامی دوور و درێژی دەوێت توێژینەوەی دەوێت ئەزانی مەسە بۆ نمونە من هەموو ساڵێکە دێمەوە کۆمەڵێک کۆڕ و کۆڕبەندیەکەم یانی کۆمەڵێک کۆڕ و کۆبوونەوە لەگەڵ خوێنەر و ئەمان ینی من هەستەکەم جمهورێکی خوێنەوار لە کوردستاندا دروست بووە کە نا ئایدۆلۆجیە ینی سەرە ڕای پڕکردنی ئەم وڵاتە بە ئایدۆلۆژیای ناسیۆنالیستی قەوبی لەلایەن هێزەکانی هێزە قەومی ناسیۆنالیستەکانەوە ئایدۆلۆژیای دینی ئیسلامی لەلایەن هێزەکانی ئیسلامی سیاسیەوە و ئەو ئایدۆلۆژیا چەپگەرانی کە تاکو ئێستاکەش لە فۆرمە چەپە کۆنەکەیان داماونەتەوە و قتیسیان خواردەوە لە ناو کۆمەڵێک ڕستە و دووبارەکردنەوەی کۆمەڵێک تێزی زۆر سادە دەربارەی گیان سەرەڕای ئەوە ینی من لە کۆڕەکانە کە خەڵکانێکە بینم پرسیارەکەن باسی ئەوانە ناکەم کە سەر بە بەوتێرە ئایدۆلۆژی و سیاسیانن باسییاوانە ناکەم باسیەوە ناکەم کۆڕێگەکەم ئەندامێکی یەگرتووی ئیسلامی هاتووە ڕێک لەوێ وەکو یەگرتوویەک بە واجبی خۆێزانێ جۆرێکی تایبەت لە پرسیار لە من بکە بەڵام خەڵکانێکەکەن دروست بوون ئەدەخوێندنەوە بە بۆچوونی من ئەو کاتێک کە من گەنج بووم ئەو جۆرە خوێنەرانەمان نەبوو یان لانی کەم بەو ژمارەی ئەمڕۆنەوە ینی ئێستاکە لە کوردستاندا لە هەر شارێکدای بینی چەندان گروپی کتێب خوێندنەوە دروست بووە وامانە بە شێوەی بەردەوام کتێبی جیاوازە خوێندنەوە لە بینی خۆیانە مناقەشەیەکەن و یا ڕای جیاوازیان لەسە کتێبەکەیە کە دیاردەیەکی تازەینی 20 ساڵی ڕابردەوە 15 ساڵ 20 ساڵی ڕابردە دروست بوو دیاردەیەکی زۆر تەندروستە لە ژمارەیەکی زۆری کتێب چابە بێت بەشێکی زۆری خراپە بەڵام کتێبی باش تێدا ینی ژمارەیەک لەو کتێبانی کە ئەمڕۆ لە کوردستانە چاپەکرێن چ لە ڕووی ئەوانی باسی مێژووی ئەماکەن کتێبی باشن چ ئەوانەی کە باس لە مەسەن بۆ نمووی ئەخلاقیاتی ڕۆژنامەگەریەکەن کۆمەڵێک کتێبی باش لەو بارەوە توانی دەستکەوێ چ ئەوانەی کە لێشیکردنەوەی کۆمەڵایەتی و فکرین کتێبی باشتەیە چ ئەوانەی کە باسی فەلسەفی و یا فەلسەفە مینەکانە بابەتە سەرچیەکانە شتی باش تێدا بەڵام تۆ بڵێ لە تەنیشتی ئەمەوە بازارێکی گەورەی بەرخۆری دروست بووە تێیدا کتێب بووە بە یەکێک لەو کەرستانەی کە ئەوەندەی دەچێتە خانەی مەسرەفگەراییەوە و کڕین و نمایشکردنەوە ناچێتە قاڵبی خوێندنەوە ینی من زۆر ماڵچووم کتێبخانی تێدایە کتێبێک لە کتێبەکان نەخوێنراوەوە بەڵکو کتێبخانەکە بۆ بە بەشێک لە دیکۆری ماڵەکە زێمە لە ماڵی ئێماوانە بووە ئێمە تا باوکم کتێبخانەیەکی دروست نەگەر خۆی دروستی کە پارەمان نەبووە قەت کتێبخانە بکڕین ئەو دروستی کرد و کتێبەکانمان ناودانا بەس ماڵی ئێمە پڕ بوو لە کتێب ئێمە هەموو کتێبەکانیشمانە خوێندەوە ینی منە خوێندەوە براکەمەی خوێندەوە خوشەکانم بەشێکی کتێبەکانیانە خوێندەوە بەڵام لە هەفتاکان و هەشتاکاندا کتێب نەبوو بوو بە دیکۆر و نەبوو بە شێوازێک لە شێوازەکانی بەرخۆری و بە حکمی ئەوەی کە ئێستاکەش سۆشیال میدیا دروست بووە باسکردن لەوەی کە تۆ فلان کتێبت خوێندوێتەوە جۆرێک لە نمایشی تێکەوتوە جۆرێک فۆرمێکی تایبەت لە نارسیزم بەرهەمێنێت ئەمانە هەمووی ڕاستە پەیوەندیان بە جۆرێک لە پەیوەندیکردنەوە بە کتێبەوە هۆیە کە جاران نەبوو و پەیوەندیەکە بە کتێبەوە کە تەندروست ینی ڕاستەکە ێزانی پەیوەندیەکە بە کتێبەوە کە ناتکا بە خوێنەرێکی جدی بەڵام ممانایەوە نییە کە خوێنەری جدی بە خوێنەری ورد لە وڵاتەکەدا بوو نیە هەندێک کەس ینی ئەم کۆمەڵگەی کە تۆ باسی دەکەی بە کۆمەڵگەیەکی ناهۆشیار ینی بەداوا لێبوورنەوە بە دەستەواژەی گەمژە بۆ کۆمەڵگەی ئێمە هەموو ئەوانەی کە ئەو دەستەواژانە بەکارێنن لە پشتیەوە جۆرێک لە نارسیزم هەیە و جۆرێک لە خۆ بە گرنگ زانین هەیە کە خۆی نەبێت هەموو دەرەوەی خۆی بە گەمژە و بە گاگەل و بە حەشامەت ناوە بە ئازادی من ئەوەتەی دەنووسم دش بەم شێوازە لە بیرکردنەوە بەڵام خاڵی یەکەم ینی من پێ دەڵێم کۆمەلگاکە تەسلیم بە گوتارە سیاسیە باڵەدەستەکان نەبووە بە دیوی ئەو دیوە کۆمەلگاکە تەسلیم بە گوتارە دینیە باڵەدەستەکان نەبووە ینی ئێمە ئەمڕۆ لە کوردستاندا چەندان گوتاری دینیمان هەیە و یەک ژێرخانی دینی زۆر گەورەمانەیە لە کوردستانە 85 بنکەی فێربوون و دەرخکردنی قورئان هەیە لە 3 شارە
کە لە هیچ شوێنێکی ئەم ناوچەیە شتیوان نیە بەڵام لە هەمان کاتە ئێمە فۆرمی دینداری لای خەڵکی سادەی وڵاتی ئەمە ئەو فۆرمە نیە کە ئیسلامی سیاسی لەوانی داواکات ئەو فۆرمە نیە کە ئیسلامی سەلەفی لایانی داواکات ینی کۆمەلگاکە تەسلیم بە گوتارە باڵا دەستەکانی ئیسلامی سیاسی و ئیسلامی سەلەفی و شتێ دوایە کۆمەڵگەکەی ئێمە ئەو فۆرمە لە دینداری جێبەجێکاوی کە تۆ بە دینی دایکم ناویە بێ تا ئێستاش نییە ئەوەی کە من ناوی دەم دینی دایکم ینی دینێک لەسەر پەیوەندی هاوسێتی ڕێزگرتنی هاوسێ بە دەمەوە چوونی لاواز ڕێزگردنی مناڵەکانی خۆت مەسم بە هەموو تەمەنی ماڵی ئێمە دایکم کە خانمێکی دیندار بوو نوێژێگرت ڕۆژوێگرت بەیەکێک لە خوشەکانمی نەوتۆتەوە بێ حیجاب بکەیتە سەرت بۆ من تۆ خۆش بوێ یاخود بۆ ببی بە بوونەوەرێکی باخلاقیا ینی فۆرمێک لە دینداری بوو کە ئەوەندەی پەیوەندی بە جیهانی ناوەچی دایکمەوە هەبوو هێندە پەیوەندی بۆ نەبوو ببێ بە ئامرازێک بۆ حکومکردن و تەقیمکردنی خەڵکی دین ئەخلاقە لەوێدا کە تۆ ئەتوێ ئاماژە دین ئەخلاقە و لە ڕاستیدا خوددا خۆیشی هاوڕێ دۆستی مرۆڤەکانەوە دۆستێکی میتافیزیکیە هاوڕێیەکی گردونیە جۆرێک لە دڵنیایی ناوەچی جۆرێک لە هێزی ناوەچی بە مرۆڤەکانە بەخشێ ینی خودایەکی سزادەر نییە و خودایەک نییە هەورە بروسکە بگرێتە خەڵک وەکو بەشێک لەو گوتارە دینی ئەمڕۆ پێمان دەڵێ هەورە بروسکە سزای خوددایە بۆ دەکتێبی باشی ئیجباریە دەتێ وەڵام میوانە ڕازەکەیە یان مەبەستم لەوەیە تاکو ئێستاکەش کۆمەلگای ئێمە لە ڕووی دینیەوە تەسلیم بەو گوتارە دینیانە نەبووە کە گوتاری باڵەدەستن و لە ناو نوخبا خوێندەوارە دینیەکەیە تەسلیمی بەوە نەبووە. اینجا لە ئاستی گەندەڵی و ئەمانەشدا ینی من چەند جارێک هاتوومەتەوە لە لێرە دیاردەوەت جۆم لێ بووە بینیومە خەڵکی وا هەیە لە بازارڕ $5,000 دۆزیوەتەوە و بردوێتەوە بۆ خاونەکی کەسانێکە بوون شتی بە نرخیان دۆزیوەتەوە و بە ڕێگەیەک لە ڕێگەکانەوە گەڕانیانەوە بەدەستی ئەو کەسی کە شتێکی لێون بووە بەسە من دوێنێ لە هەڵەبجات چوومە بازارڕەکان درگاکانیان دانەخستووە بە لە ئەمستردام بۆ نمونە کە بازار درگاکەی داخا بێت دایخات چووکە احتیمالی ئەوەی دزی لێ بکرێ زۆرە لێ پردەیەکیان پێدادا بوو یاخۆ لە قەیسەری نەقیب لە دووەخت لە نیوەڕوانانە زۆربەی شارۆچەکانی مەبەستم لەوەیە نیامە حتا ئەوەی کە بازەکرێ کۆمەلگا گەندەڵ و گەندەڵی لە هەموو شوێنەکایەوە نەیتوانیوە ئەو متمانە کۆمەڵایەتیەی کە لە خوارەوە لە بەشەکانی خواروی کۆمەلگاکەدا لە نێوان مرۆڤ سادەکاندا هەیە دەستکاری بکات و گەندەڵی بکات ینی بەمانایەک لە ماناکان ینی ئێمە کۆمەلگایەکمان هەیە من زۆر جار باوەڕم بەمەیە کۆمەلگاکەمان لە نۆخبەکانمان پاکتر ینی من ئەسڵ من باوەڕم بەو تێزە نیە ینی نوخبەی حکومڕان لە کوردستاندا ڕنگدانەوەی کۆمەلگاکە نییە نوخبەی سیاسی لەوەی کە دەڵێنەوانش کوڕی ئەم کۆمەلگای ئەمە ڕاست نییە لە کوڕی ئەم کۆمەلگایانی ینی هیچ پەیوەندێکیان بە دایکی منەوە نییە و هیچ پەیوەندی نە دینداریەکە پەیوەندی بە دینداری دایکی منەوە هەیە لە وڵاتەکەدا و نا فۆرمی حکومڕانیەکە پەیوەندی بەو تربیەتە کۆمەڵایەتیەوە هەیە کە من لە ماڵی خۆمان نبینیومە و لە تەسەورەکەم لە زۆر ماڵی تریشدا ینی من زۆر جار باسی ئێرەش نەکەم باسی ئێرانەکەم ینی ئێران پێش هاتنی خومینی وڵاتێک بوو تێیدا ینی دینداری تێدا بوو بەڵام دینداری تا قشتێک نەبوو لە کۆمەلگای ئێرانیدا هەبێت و کۆمەلگاکە بە مانایەک لە ماناکان کۆمەلگایەکی ئەلمانی بوو بەڵام خومینی کە دەسەڵاتی گرتە دەست کە ئامرازەکانی بەکارهێنانی زەبر و زەنجی کەوتە ژێردەست ئیترەمە سوپایە پۆلیسە کە ئابووری وڵاتێکی کەوتە ژێردەست لەسەرەوە بۆ خوارەوە کۆمەلگاکەی کرد بە کۆمەلگایەکی ئیسلامی بە مەفهومی کە خومینی لە ئیسلامەگات و لە ئێستادا دوای 20 ساڵ دوای 30 ساڵ لە حکومڕانی لە هەفتاکانە بۆ ئێستا دەوڵەتێکی دینیت هەیە نوخبەیەکی بچووک بەڕێوەبات کۆمەلگاکە لە ژێرەوە بۆ بە کۆمەلگایکی تەواو ئەڵمانی ینی کەم کۆمەلگا هەیە لەم ناوچەی ئێمەدا بەقەت کۆمەلگای ئێرانی کۆمەلگایکی ئەلمانی بێ دوای 40 ساڵ 50 ساڵ لە حکومڕانی دینی
يعني بەس لەوەی ئەو پەیوەندیە میکانیکی کە دروست دەکرێت لە نێوان چیە حکومڕانە و کۆمەلگاکە چیە ڕاست نییە. کۆمەڵاسێکی هۆڵندی هەیە من زۆر ڕێز لە تێز و بۆچوولەکان یەگرم کە باس لە هۆڵنداکاڵێ هۆڵندا پڕێتی لە ئینسانی خراپ بەس ئەوەی هۆڵندای ڕزگار کردووە دەستگاکانی باشە. ئێمە ڕێک پێچەوانەیە ئێمە دەستگاکانمان خراپە بەڵام لە خوارەوە کۆمەلگاکە کۆمەلگایکی باش ینی ئەوەی کە پێی وایە ئەم کۆمەلگایە کۆمەلگایکی گەمژەیە و نەخوێندەوارە و جارێ ئەوەی کە ئەڵێ ئەم کۆمەلگایە نەخوێندەوارە ینی ئەم کۆمەلگایە پڕیەتی لە مناڵ کە یەکی دوو سێ زمانی ئەجنەبیەزان ئەوەی کە پێی دەڵێ نەخوێندەواری ئەو زمانە بیانیانە نازانێ ینی کاماڵێم تەمان من نەزانم کۆمەلگای ئێمە کۆمەلگای هۆڵندی نییە ینی من لە هۆڵندا دراوسەیەکمە بوو ئەویست زۆر هاریکاری منی کرد هەردووکمان دوو ژوورمان گرتە بوو من لەو کاتە گەنج بووم ئەو تقریبان 15 ساڵێک لە من گەورەتر بوو لە ژنەکەی جابوو بۆ پیاوێکی هۆڵندی بوو ژوورێکی لە تەنیش ژوورەکەی منەوە گرت بوو و قسەمانە کرد بەیەکەوە کابرا هاریکاریە کردمەوە نیە من تازە پەناندە بووم و ئیقامە بۆ دەرچوو بوو چوو بۆ ژوورم گرت بوو ینی هاریکاری ئەوەیە کردم خەڵک بناسمەوەمانە بەس دوایی بۆم دەرکەوت پیاوەکە پیاوێکی دینی بوو و یەک دوو جار منی برد بۆ کەنیسە من نەچوون بۆ کەنیسە چکە لە ژیانما کەنیسەم نەبینی بۆ حەزمە کە بزانم لە ناوە چۆنەوەمانە دوایی لە ساتێکدا بە منی وتی ئەوە تۆ بۆ نابی بە مەسیحی منیش پێم وتم کاکە من بە کولتور موسڵمانم ینی من دایکم موسڵمانە ئەوەی کە بە هاو نۆرمانی کە من فێری بووم لە کوردستان باو نۆرمی کۆمەلگایەکە کە دینی ئیسلام تایدا دینی زۆرینەی خەڵکەکەیە من زۆر لەگەڵ دینە بینێکی زۆرم نییە ینی نییە من نییە ینی بۆ بڕیارە گەورەکانی ژیانم کە بیدەم کۆمەڵێ پرنسیپی ئەخلاقی مەیە بۆ ئەوە ناگەڕێمەوە دینداری ناگەڕێمەوە بۆی وەڵی منەگەڕەمە بکەمە چم بۆ جەهەنەمی ئامەیان بکەمە چم بۆ باشتەوە پێوەری من نییە پێوەری منەوەیە من چەند ڕازگۆم لەگەڵ خۆمدا بۆ هۆیەوە بکەم و چەند ڕازگۆم لەگەڵ ئەو ژینگەیەدا کە لە ناوی داژیم و ڕۆژانە مامەڵیان لەگەڵ داکەم کەم شتانە پێوت بە منی وەدوێتی ئەباشە ئیتر من و تۆ نییە لە مەولا باسی دین ناکەین بە یەکتریەوە بەڵام خۆ من و تۆ پێک و ئەتوانین لە چاخانەیەکە دانیشین پێکەوە قاوەیە بخۆین و باسی شیتر بکەین وتم با بێگومان نەتوانین ئەمە بکەین بەسم لەوەی ینی ئێمە مەسەڵەن ئەم فۆرمە لە دیندارمان لێرە کەمە ئەم فۆرمە لەوەی کە تۆ لێبوردنتە بێ بەرامبەر بە کەسێک کە حەز ناکە بەردەوامی لە دیدگایەکی دینی و مامەڵی لەگەڵا بکەین نییە من ئەزانم کۆمەلگای ئێمە لەو ناو کۆمەلگایانە من ئەزانم مەسە من لە شارێک ئاژیم شاری ئەمستردام نزیکی 100 و نازانم چەند قەومیەتی جیاوازی تایە بەبێ ئەوەی ئەم قەومیەت ڕقی لەوی تر بێ ئەم کێشە لەگەڵ ئەوی ترا دروست بکە ینی هەمووی جیاو کەس حەقی بەسەر کەسەوە نییە ینی تۆ چۆن ئەژی چی ئەەکەی چیە خۆی تۆ کەستە دەخۆلی ژیان ناکەس دەست بۆ نابە من کۆمەلگای ئێمە وان نییە بەڵام کۆمەلگای ئێمە ئەوەش نییە ئەو شتەی ترکە وەڵام ئەمە کۆمەلگایکی گەمژەیی زۆردەواری دواکەوتەوە ئالەم سیستمە سیاسیە باشتر شایانی نییە ئەم پێم وایە ئەم کۆمەلگایی ئێمە دوای سەدەیەک لە خەباتکردن بۆ لانی هەرەکەمی ئازادی و مافۆمانە شتێکی باشتری قابلە لەو فۆرمی حکومڕانی کەمڕۆ لە کورسانایە باشە کاکمەریان کەواتە بڕادوایم کۆمەلگەی مەشایانی سربەخۆییە و لەگەڵ بۆچونە لەگەڵ سربەخۆیی کووردا چییە ئەوی کە پێی دەوترێت دەوڵەتی کوردی ڕەنگە لە ناخی هەموو کوردێکدا خەونێک بێ بەڵام واقع شتێکی ترە ڕوانین تۆ حەزەکەم بزانانی باس لەوە کردوتە کۆمەلگەی مەشایانی ئەزانی چیە تەمان لێرەشە بێ کۆمەڵە شتێکتی جیا بکەینەوە یەکەم ئێمە لە سەدەی 20دا کە ئەم سیستمە دەوڵەتی لەم ناوچەیەدا دروست دەکرێت ئێمە ئەبین بە کەمینە بۆ یەکەم جار لە مێژووی خۆمانە چکە ئێمە لە سەردەمی ئیمپراتۆرەتی عوسمانیدا کەمینە نین زۆرینەی کوردێکی موسڵمانە و سونیە هەویە و شوناسی سەرەکی ئیمپراتۆرەتی عوسمانی شوناسی ئیسلامی سونیە یعنی ئێمە لە سەردەمی عوسمانیەکاندا شوناسی ئێمە لەگەڵ شوناسی عوسمانیەکانە بەریەک ناکەون لەبەرەوەی دین بنەمای شوناسەکەیە و ئێمە بەشێکی لەو زۆرینەی حکومڕانەی کە لە ناو ئیمپراتۆرەتی عوسمانیدا حکومڕان بووە تۆ مەسیحی بوویتایە بووی بە کەمینە جوو بوویتایە بووی بە کەمینە بەڵام
مسلمان بی نابی بە کەمینە بەشێکی لە شناسی ئیمپراتۆریەتەکە و لەبەرەوەی شناسی سەرەکی شناسی دینیە نەک ئەتنی لەبەرەوە نابی بە کەمینە ئێمە کەمینە نەبووین بەڵام ئێمە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە فۆرمێک لە حکومڕانی دێ بۆ ئەم ناوامەی کە بە ئینگلیزی پێوترێت نێشن ستێت ینی دەوڵەتی نەتەوە دەوڵەت بە ناوی نەتەوەیەکەوە قساکات یعنی شناسی نەتەوەبوون شناسی ئەتنی یا شناسی نیشتیمانی یا شناسی قومی ئەبێ بە شناسی ژمارەیەک شناسی دینی ئەبێ بە شناسی پلە دوو پلە سێ لە دەوڵەتە نەتەوەیەکانە ئەمە بین بە کەمینە دەوڵەتی نەتەوەیی مشکلەکەی لە منتیقەیەدا چییە دەوڵەتی هاوڵاتی نەبووە و نییە تا ئێستش ینی دەوڵەتی نخبەی حکومڕانە لە عێراقا دەوڵەتێکی سنی بووە تا کەوتنی سەدام حوسێن لە ئێستادا شناسی دەوڵەتەکە بەمانایەک لە ماناکان دەوڵەتێکی شیعەیە و لە ئێرانە هەمان شتە لە تورکیادا هەمان شتە لە سووریادا هەمان شتە ئازانینە ئێمە بین بە کەمینە دوو دەرچوونی هەیە بۆ ڕزگاربوون لە دۆخی کەمینە بوون ینی بۆ ئەوەی کێشەی کەمینەیەک چارەسەر بکەی دوو ئەگەرتێ ئەگەری ئەوە هەیە ئەم کەمینەیە خۆی ببێ بە خاوەن دەوڵەتێک و ئەو دەوڵەتە تعبیر لەو شناسە بکەکەەوە کەمینەیە پێی وایە ئەمە شناسیەوە باشە دوو هەمیان ئەوەیە ئەو دەوڵەتی کە لە ناوی داژی دەوڵەتی هاوڵاتی بێت ینی هەموو دەوڵەتەکە هەموو دانیشتوانی ئەو دەوڵەتە هاوڵاتی یەکسان بن ینی لەسەر بنەمای دین ئەتنیەت زمان کولتور جیاوازی و جیاکاری و پرۆسی پراوێزخستن دەبێت هەمومان مافەتاکە کەسیەکانمان بە یەکتری یەکسان بێت ئەوە خورافەتێکی گەورەیە لە ناوچەیەدا نە دەوڵەتی عێراقی دەوڵەتی هاوڵاتی بوونە نە دەوڵەتی سووری نە دەوڵەتی تورکی و نە دەوڵەتی ئێرانی ئێمە لە ناوێژین وەجگەلەوە لە دەوڵەتی نەتەوەیدا بۆ ئەوەی تۆوەکو کەمینەیەک بتانی کێشەی کەمینەبوونەکەت هەڵبکەی تەنها هاوڵاتی بوون بەس نییە ینی تەنها مافەتاکە دابینکردنی مافەتاکە کەسیەکان بەس نییە بەڵکو پێویستت بە مافی دەستە جەمعیشەیە بەسەن تۆ باوەڕت بەوەیە خاوەڵی کولتورێکی جیاوازیت ئەبێ توانای ئەوەت هەبێ ئەو کولتورە پەرە پێ بدەیت بیژێن تو بەسەر لە تورکیادا نایڵ زمانی کوردیە بێ ئیش بکات و بە تعبیر لە شناسی بکاکە شناسی کورد بە زمانی خۆی ینی لە ناو دەوڵەتی نەتەوەیدا تۆ پێویست بە دوو جۆر مافی یەکەمیان مافی هاوڵاتیە دووەمیان مافی گروپە و بە ئینگلیزی پێوترێت کۆلێکتیڤ رایتس ینی مافی گروپ ئەم دوانە هەردووچیان لەم ناوچەیەدا لە هیچ دەوڵەتەکانین ئەگەر کورد دەوڵەتێک دروست بکە ئەس ناکەین بنەمایانی هەیە بڕوای بە مافیوانی ترێ نا ئەزای چینە ئێستا ئێمە وەکو کورد نا ئەگەری دروستکردنی دەوڵەتمانەیە چکە بۆمان دروست ناکرێت ئێمە لە کوردستاندا کەمینەیەکین لاوااسترین لەسەر جەمی ئەو هاوکێشە ئەقلیمانی کە لەم ناوچەیەداهەیە دەوڵەتمان بۆ دروست ناکرێت مەگەر ئەمریکیەکان بێن دەوڵەتێکمان بۆ دروستکەن بڵێن ئێمە لێرێن و کەس نابێت پەنجەی بۆ بەرێ ئەژینا ئێمە دەوڵەت ئێستاکە ئەمریکیەکان واز لە ڕۆژاوا بێنن تورکیا لە ماوەی 2 هەفتەدا وێرانیەکە لە ڕەنگە جینۆسایدیشی تیا بکە لەبەرەوە ئێمە ینی هێزی ناوەچی دروستکردنی دەوڵەت و پاراستنیمان نییە تاقا ئەزمونێکی دروستبوونی دەوڵەتێک کە هێزی ناوەچی تێدا بووی توانی بێتی خۆی پارێزێ ئیسرائیلە لەم ناوچەیەدا ئیسرائیل لە ساڵی 1940 کە دروست بوو وڵاتە عەرەبیەکان هێرشیان کرد بەڵام دەرقەتی نهاتن بەڵام ئەو دۆخەی دروستبوونی دەوڵەتێکی و دەوڵەتی ئیسرائیل لە ئێستادا لەم ناوچەیەدا نەماوە ینی ئێمە مەگەر ناڵێم ینی مەگەر ئێمە دنیای دەرەوە ینی ئەوەی پێوترێ بە ئینگلیزی پێوترێ ئینتەرناشنال کۆمیونیتی ینی کۆمەلگای نێودەوڵەتی دەوڵەتێکمان بۆ دروست بکات بژێ ئەی پارێزین ئێمە دەزانی ئەمە نییە وەیەکێ لە هەڵە گەورەکانی ڕیفراندۆمەوە بووکە لە غیابی پرۆسەیەکی وادا لە غیابی پرۆژەیەکی لەو بابەتەدا ڕیفراندۆمی چیەکەیت ینی نیە تۆ داشی بنێ دەوڵەتە دروست کرد چۆن ئەیپارێزیت ئەمە خاڵێکێتی ینی ئەمەی دەوڵەتەکە خاڵی دووەمیان ئەوەیە ئەمەی دەوڵەتی هاوڵاتی بوون و مافی تاکە کەس و مافی کۆلێکتیڤ و دەستە جەمی ئۆمانە پاراستنیێمەش ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان لە خوراافەتە چییە یانی تۆ بیبینە ئێستا لە 2023 تاکو ئەمڕۆکە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان سەرەتا دەوڵەت بوو لەناو دەوڵەتێکی تردا ئێستاکە تەبەن بەپۆی بە بۆنەی هەڵەی بەردەوامی حکومڕانانی کوردستانەوە بووە بە دوو زۆنی تایبەت لە ئیمارەتێکە چن ئیمارەتێکی لاواز هەموو توانا و مانەوەی ژیانیان ئێستا لە ژێردەستی بەغدا هەیە
ینی لە موچۆوە بیگرە بۆ شتەکانی تر ینی مقاوماتی ناوەکی و کۆڵەکەی ناوەکی دروستکردنەکەی بوونی نییە زینە ینی ئەو بەشەکەی تری ئەوەیە ئێمە لە کاتێکا لە ناو کۆمەڵێک هاوکێشەی زۆر ئاڵۆز و نایەکسان داینەوە توانای بەگژاچوونەوەی ئەو هاوکێشە ئیقلیمی و نێودەوڵەتیانەمانە لە ناو خۆشماندا فۆرمێک لە سیاست و حکومڕانیمان هەیە بە تایبەتی لەم بەشەی کوردستانی هەمانە کە کۆمەلگایەک دروست ناکات لانی کەم پەیمانێکی کۆمەڵایەتی هەبێ بەشە جیاوازەکانی بە یەکتریەوە بەستێتەوە یعنی من سەرتا باسم کردیانی بە درێژایی مێژووی ئێمە کۆمەلگای ئێمە بەڕادی ئەمڕۆ پارچە پارچە و دابەژ نەبووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیونی و ڕووی کۆمەڵایەتیەوەمانە لەبەرەوە ئێمە نائەگەری دروستکردنی دەوڵەتمان لە بەردەمدایە و نائەگەری ئەوەی ئەم مناوچەیە ببێ بە دیموکراتیەت و حکمی یاسا و هاوڵاتی بوون و ینی ببێ بە کەنەدا یا ببێ بە سویسرا کۆمەڵگەیەکی مەدەنی ینی مۆدلێکی سویسریە مۆدلێکی بەلجیکیمانە بێ کە تێدامە لە بەلجیکا فەرەنسی بەشی فەرەنسیە بەشی وڵاتیە بەشی ئەڵمانی هەیە ئەوانە لە چوارچێوەیەکە کۆبوونەوە ئەم مۆدلەش لە لێرەدانیا ئەگەری دروستبوون و پیادەکردنی سفر نەبێت لە سفرەوە نزیکە لەبەرەوە ئێمە گیرمان خواردووە ینی ساتە وەختێکی مێژوویە تێدا گیرمان خواردووە ئەوەی بە تەسەوری من کە ئەبێ بکرێت ئەو شتانەی کە دەستمان بەسەریان ناشکێت ئەوە وازی لێدین ینی ئێمە ناتوانین تەسیر لە سیاسەتی ئەمریکی بکەین تەسیر لە سیاسەتی ئەوروپای یەکگرتوو بکەین میلەتێکی بچووچین گەمارۆ دراو لێرە بەڵام خۆ ئەتوانین ئەولانی کەمی کۆگیریە ناوەژیە دروست بکەین خۆ ئەتوانین مۆدلێک لە حکومڕانی پێشکەش بە دنیا بکەین کە قابلی پاراستن بێ ئێستاکە دنیای دەرەوە زانی چۆن سەری حکومڕانی ئەم بەشەی کوردستانەکە وەکو وڵاتە هەرە خراپەکانی خەلیج کۆمەڵێک بنەماڵی سیاسی حکومڕانن ئینیتیانە حکمی یاساییتیانە دەستگایتیانە و کێشەی گەورە گەورەی تێدایە مافی مرۆڤیتیان ناپارێزرێ ینی ئەمە یەک دنیا راپۆرتی ئۆرگانەکانی مافی مرۆڤۆمانە لە سەر ناوچەیە کە خراپەیەتەوە ئەمەی کە خۆت دەسەڵاتت بەسەری دادەشێەوە توانی بیکەیت و بیکەی بە مۆدلێک لانی کەم تەعاتوفی دنیای دەرەوە بەلای خۆتە ڕابکێشی و شتێک لە هاریکاریت بۆ دروست بکەن لەو ئاستەشدا ئێمە کارێکی قابلی باسکردمان نەکرد. کاک سپاس دەکەم بەڕاستی پرسیارمان زۆر مابوو بۆ دەرفەتێکی تر بۆ گەڕانەوەیکی ترت بۆ کوردستان ئەو کات هەوڵەتی نەگەرجەنا بێت دەرفەتە دەبێت لە خزمەت تابین گفتوگوی زیاتر بکەین سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەم دیدارە تایبەتە زۆر زۆر سپاس خۆشحاڵ بووین خۆشەویستان ئەم دیدارە تایبەتر لەگەڵ کاک مەریوان وەریاخانە ڕووناک بیری دیاری کورد نووسەری دیاری کورد کۆتای پێات تا پێتانەگەینەوە لە دیدارێکی تر کاتێک خۆش.